ئەو کەسانی کە فەقیرن با دڵیان لە خۆیاندا نەمێنێ وا نەزانن خوای گەورە زوڵم و ستەمی لەوان کردووە. ئەم حەدیسە بە کورتی باسەکەین و ئەچینە سەر باسەکە کە مەبەستمانە ئینشاءڵڵا. لە حەدیسێکی صحیحدا کە لە صحیح تەرغیبدا هاتووە بە ژمارە 3271 هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی کەعبی کوڕی عوجرە دەفەرمێ أتيت النبي صلى الله عليه وسلم يوما فرأيته متغيرا قلت بأبي أنت وأمي ما لي أراك متغيرا. إمامي كعبي كري عجرا ڕۆژێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشا دەکات پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕەنگی پەشۆکاوە و ڕەنگی تێک چووە وەکو ڕۆژەکانی تر نییە ڕەنگەکەی بێتاقەتی پێوە دیارە پەشۆکاوی پێوە دیارە دەم و چاوی بێتاقەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام بۆ بێتاقەتە سەحابەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی کەعبی کوڕی عوجرە دەفەرمێ باوک و دایکم بە فیدات بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ڕەنگت پۆشۆکاوە بۆ ڕەنگت تێک چووە بۆ وەکو جاران نەماوی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامی ئەداتەوە دەفەرمێ ما دخل جوفي ما يدخل جوف ذات كبد منذ 3 فقيرك أن جواب قرن خوشويستي خوا صلى الله عليه وسلم وڵامی ئیمامی کەعبی کوڕی عوجرە دەداتەوە دەفەرمێ ئەزانی بۆچی ڕەنگم تێک چوو پەشۆکاوە ئەزانی بۆچی دەم و چاوم بێتاقەتی و خەمباری پێوە دیارە لەبەر ئەوەی سوێن بەخوا 3 شەو و 3 ڕۆژە خواردن نەچۆ دراوسکی بنەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم 3 شەو و 3 ڕۆژ خواردن نەبووە بیخوات. تۆی فەقیر لە خۆت دڵتدا نەمێنێ بڵێ من کەسێکی فەقیرم خوا خۆشمی ناوێ. واللهی ئەم ڕۆژێشا کەسانێکی زۆر هەیە ئێوە کەسانی کە دەوڵەمەندن خوای گەورە ماڵ و سامانی پێتان داوە واللهی کەسانێکی زۆر هەیە فەقیر و هەژارن دەی لە خوا بترسن یارمەتیان بدەن. ئەو ماڵەی خوای پەروەردگار بە ئێوەی بەخشیوە لە جومعەی پێشوا باسمان کرد سەدەقە و خێری لێ بکەن و ئەوەشی ئەمڕۆ دەمانێت باسی بکەین ئەوەیە هیچ کەسێک لە خۆی بایی نەبێت دەوڵەمەندی خوا دەوڵەمەندی کردیتە و خوا فەقیریش دەکات. ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە حاڵەکەیەتی کەسێک بوو لەلایەنی مادیەوە هەژار و فەقیر بوو بەڵام دڵەکەی دەوڵەمەند بوو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستان خوای گەورە ماڵ و سامانی پێتان داوە زەکاتەکەی دەربکەن خێر و سەدەقە بکەن لەو ماڵەی کە خوای پەروەردگار پێتانی بەخشیوە زەکاتی ماڵ و سامانەکانتان دەرکەن لەبەر خاتری ماڵ و منداڵ لەبەر خاتری دەوڵەمەندی و سەیارە و خان و خۆتان مەخەنە جەهەنەمەوە. خوا ماڵێکی پێتان داوە زەکاتەکەی دەرکەن لە کاتی خۆیدا گەنمت دوورێتەوە جوت دووریتەوە ئەو جۆیە ئەبێ یەکەم ڕۆژ زەکاتەکەی دەرکەی نابێ دوای مانگێک و دوای دەمان زەکاتی گەنم و جۆکە دەرکەی و ئاتوا حەقەهو یەومە حەصادی خوای گەورە دەفەرمێ ئەو گەنم و جۆی کە دەی دووریتەوە ئەو ڕۆژە ئەبێ زەکاتەکەی دەرکەی ئەوەی دەری نەکات تاوانبارە تاخیری کات. لەخوا بترسن زەکاتی ماڵ و سامانەکەتان دەرکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵی پەرێشان بوو چونکە 3 شەو و 3 ڕۆژە خواردن و خواردنەوەی نەخواردووە. خەڵکانێکی فەقیریش هەیە بۆیە باسی زەکاتەکەین بە کورتی بۆ ئەوەی ئینشاءالله ئەو کەسانەی کە ماڵ و سامانیان هەیە چاویان لە فەقیر و هەژارەوە بێ. ئەوانشی فەقیر و هەژارن شانازی بە فەقیری و هەژاری خۆیانەوە بکەن چونکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کەسێکی فەقیر و دەستکورت بوو بەڵام ئەگەر